زۆر حەزم لە شانۆیتە حەزم کە شتێکی ئاوا دروستکە چی هاوکاری کردی؟ لەگەڵ مامۆسای ئارتە ماوەی چەندێک خەریکی دروستکردنی ئەم بابەتە بوون؟ بۆ 2 ڕۆژ چ شتێکتان بەکارهێناوە بۆ دروستکردنی ئەم بابەتی شانۆیە؟ قوڕی سیرامیکمان بەکارهێناوە بۆ ئەوە لەگەڵ چەوێنەیەکیشمان کێشاوە ئێتر پشتی شانشتیشمان بۆ داناوە حەزەکەی چیتر دروست بکرێت دوێ ئەمەوە؟ هەر حەزەکەم شتێکی تر دروستکە سەبارەت بەس بە ئارت بێت هەر لە بواری شانۆدا بێت؟ بەڵێ ئەمە چەندەم جارە بەشداری فیستیڤاڵ بکەیت؟ 2 پێشتر چ شتێکت دروست کردووە؟ پێشتر بەس وێنم کێشاوە ئەم فیلە بۆ لەویا دامانناوە کە بەحساب ئەمە شانۆکێکا تۆپێکی لەسەرایە و ئەم زەڕافێش بە لێ داناوە کە نیمایی شەکەکات ئەڕواتەویە و ئەمەشمان داناوە بە قوڕی سیرامیک دروستمان کردووە بەحساب تۆپەکان ئاوا لەیەکە یاری پێکات ئەو کوپە لە چی دروست کراوە کوپەی بەردەمی؟ ئەوەیان نازەم لەبێی من نییە